محرم هاتيه ماني عزايا لأبا نالنا دل بخير والنال واي الصبا. وخاري وزاري من علي بكس باو بيد صلاة ودايق بفريا راس دلمات ومابود قوشي دل ويلان بشتو آوياني وريوة بياوان بشما مغاري سنگري كوكم هر داي بيدايكم هر وروروكم. سلام عزيزي، سلام تماشاكري القناة اشراق آسماني. جارتر هاتي نو راي برنامج تايبت وشوخصنا يكي للشاعري المان لباوت محرم ومانغ محرم امي دوارم وذل دامبو يسا من ناوبرق وتيمو جارتر والدانا نالينا دل بخير والنال واي الصبا. تماشاكري العزيز جارتر هاتي مولو ناوبرا إساه ميوانك هاول مانا ما مستعد الكريم أركوازي شاعر سخنجوان شار خانقين وخيراتي ما مستا وقرب مانا لي برنامج تايبتا لوان شعر شاعري ل مانغ محرم مانغ إمام حسين وخيراتي خوش بيت سلامت بيت خودان وخيراتين وراسي بشكل دست خوشيكم لليدان ودست خوشيكم لكنال قدان لوا دائما لقشت موقفك ولقشت وقتيلك ولقشت محرمك كحاضرين دائما كخودا نشان دين وراسي سر شارقمان برزو كردينا وكنال جوانا قدانو دمت خوش ما مستعد الكريم من ناسمي ولي تماشاكري لكنال اشراق آسماني توان بناسند ما مستعد الكريم كيا بلي من عبد الكريم أركوازي كخلق أواعي ميرم أواعي مير سروا نهي قورتوا وقضاء خانقين من سال 1956 لدايق بما هلو أواعي قورا بما وتربية وأدب أو أواعي قردما يتشل سال شهام لا تولفروش ليلة خانقين ولي جاري هنيوشم خلق تولفروشم هاروشم خلق أواعي ميرم شونغا تا تمن هجده سالانيم هلو ربيما وتربية أو ملتها قردما أو أوايا قردما وهروشم خلق أوايا أليمير. هزاران سلام لخود لأوايا أليمير لقشت أوايا المان إيلو عشرة المان ما مستعد الكريم هل يرو دسا بكم توام لجنابك بفرسم رسم ورسوم أزاداري إمام حسين شو بيقول أوايا أليمير حتما أو رسم الرسومة رسوم قشت آوايقان شوار دوريا اگر الرمان باس بكيدم ممنون دم تابزاني من أزاداري إمام حسين شو بيو بلي أواي إمام أوسا تازي إمام حسين دانان محرم يك مالي دانا مال ملاو اسمراي يك خانق ودا داش وتانا بي تكيا هل جور إي خانق يسلنا ودان شمنا تكيا بي لولا تازي إمام حسين دانياق هل أول روجو دانياقي تا در دهم امجار خوانستنيش لورا ملاي ترداش من ملا مصطفى خدا رحمتي وكي اوش ملاي وتوانابي خاص خوانستياق او خوانستياق رانو شان ملايقيش لقصر وهاتياق قش صالي واك يقنو صالي بري هاتياق خوانستيان في سبيل الله خوانستيان طبعا نو بارا وكي يسنو كما مثلا تمشابكا داوي ورقه كان وورقه بخوانو فإما بايت الري أهل البيت بقريمن كإما توام إذ ذكراي إمام حسين أحياي بكيمنو بمن تاروج قيامات نبأت من التماه بكملتي إما سالقة قشتي كار كيمنو حركة وشيوي خوي كاركيك باقي درجة في سبيل إمام حسين وفي سبيل دين إسلامه في سبيل محرم كار بكيمن فأو إما أو درجة وبيا دانياغي تعزيغا مردم قشتي سينا كتا زنجير نو للا إيمان يزم لخشاربي للا إيمان زنجير نو مردم سينا كتا
تا ڕوج لە هەم شەوانە لە شوون ئەوسا باسی تریش بکەم ئەوسا شەربەت یاگ و چایدیاک و شەربەت سبوخ نەو شەربەتی بکەن هەری ئاو چەرمەگە بیە و شەکەرەکە کردیانەتی بەس ئایا ئیمە ئەو شەربەتە چەنی لە ماوە تام داشت ئەو شەربەتە خواردیانەی ئەی دەڕوژەستە ئازیان یا ئەو پیاوە شەکەت بیاک فیسەبیلا کردیاگەی و تەماهۆ نەکردیاگەی دی هەر کەسی لە ماڵێک و مەتەڵەن یە شەکەری بردیاک ئەو چای بردیاک کشتی کومە کردیاک و ئەو مەحەڕمە تا ڕوج لە هەمیش دەرچیان وەسینە کوتانن یە فەرەوەنا ئاوای و دییان چیانە بان قەورسانەکە لەوریش خەیری سینە کوتیان ئاوایش لەوەنەوەرمە بە ئیران ئەوانش هەم هاتیانە بان قەوسانەی خۆیان کوتان جا لە شوون ئەو سادی بێ دەور سعات یانزە لێوا تقریبان هەوگلە و کردیان دژارە هاتیانە و ئەڕا ئاوای مزگفتی داشتی منچان لای مزگفتەیەش خەیری تر سینە کوتیان ئیدە فاتیان و ئەڕە نان خواردن ئەمجا ڕە نان خواردن بەلام و ئێسمەرای خۆی یا کاوڕ یا گیسکی سەر بڕیاک و ماڵ خاڵ و نامداریش باوک مامۆستانوەر و مامۆستا یاوەر ناسیدان لە بەغداد ئەوش حقیقەت دائما خێر خاصی کردیا کاوڕ دوان سەر بڕێ لە گشت ساڵێک و ئی مردمە گشتیشیان لەورە نان خواردیان و لە ئاوایەکان چواردەورمانشەوە هاتیان لە ڕۆژ مەحەڕەم ئەرە نان خواردەگاتیان یاڕینە ڕاستینە کوتانەکە ئەوانە یانێوان لە جەماعەتی تر بین بەس هاتیان لەورە لە ڕۆژ لە هەم هاتیانە ڕاورە کە ئەی شیوە ماڕم بریانە سەر ئەمێدەوارم لە سجل لە ئیمام حوسێن یە گشتی نووسایە و گشتی و سەوا بەڕایان حەساوە ڕۆحیان شاد بۆ ئەوانە لە دنیامان چینە ئیسەتی مۆڕە لە جەنابەت جارەتری وشی من جەنابەت کە شاعری خۆوسا حتممە شار نەنووسایدا ناو ئەو ئەزاداریە شعر بی مامۆستا یا فقط نەوحە خوێنین نا شعر نەوی لەو ئەزاداریە هەنەگان ئێران کتابە پیان بێ خۆیان کتابەکانش فرەگەیە فارسی بێ وەلی مردم فارسیەکە حالی بیاک لەلی و لە لای خۆمانش مەلا مستەفا هەم فارسی خوێنیاک و عەرەبیش خوێنیاک و کوردیش خوێنیاک وەی سشیوا خوێنەسیا مەلا مستەفا لە لای خۆمان طبعا کوردیەکە هەن شاعرەکان بێ بەس دیمە نیزام ئەو وەختە هەنچی شاعری بیە خەوەرم لە دینیە حتممە و عاڵەمیش تەفاعلوە لاناکرد و سینە کوتا و یادی ئیمام حوسێن کردن خۆب مامۆستا توام لە جەنابت بپرسم دەور شاعری چە ئەوسا و ئیسا لە مسیمەت ئیمام حوسێن یان چ دەورەی دێرن چە توێنسن بڕستن ئەڕای ملەت وەلی تازیە ئیمام حوسێن شاعر ینی هەرچی لەبان ئیمام حوسێن بنووسێک جارێکانی ما حەق نێنمسە دەست ئەهلی البەیتەوە یعنی ما گەر چوار کەلمە شعر بنووسم یا دوو ڕۆژ خۆمان شەکەت بکەین من یا هەفتەیەک یا فترێک ئەڕا ئیمام حوسێن مەثڵەن ئەڕا ئەهلی البەیت ئەوان سەر خۆیان دانەسە بڕیان و ئەڕا ئێ ملەتە کە ئەلیوا وەکە فەرمان پەیڕۆ ئەوان و بانڕێ ئەوان شاعری سەبەلی شاعری سە دەوری دیرێک ئەگەر شاعرەگەنەوە ڕادوودێش لەبان چە بخوێنێک ڕادوو چەوەڕی دەست شاعر کەیگەرەکە شاعر شعر بشێک بە ڕادوودەگەیش بخوێنێگەی و ئەو دەم خۆی و ئەو سەوت خۆیان مامۆستا ئێمە دوینی من شاعر وەختی وەصف مصیبەت ئیمام حوسێن کردن ئینسانێکی ترەک بوشم قەتعەن تەسەوڕکەن چمانی ئیش شاعرە لە ناو مصیبەت ئیمام حوسێن بیوە یا چه هەست بەرزی دێرێت یا چه قدرەتی دێرێدن وە فکر و هەست هەرچی لە کەربەلا بیوە نەقڵی بکەیتە ڕای ئیما بەێ شاعر دائما شاعر خۆت زانیت و خۆدیش شاعریت شاعر ئەوەلەن وەختی چشتی بوونێک لە بانی وشێک و چشتی نەونێک کەمی سەعبە لە بانی بشێک و مصیبەت کەربەلا لە ناو کتاب گەشتی نووسایە مەثەڵەن منیسا وەکو خۆ مەثەڵەن کتابەکە تەماشاکەم چەوە سەران هاتێ و لە ئەوەڵدەبە و چون هاتنە و چون بن عقیلاتیە و چون لە ڕسیسە کەربەلا و چون کوشنەسێ و شەهید بیە و چەوە لێوکردە کەوە گورەی ئەو سەرهات ئەوە شاعر مەهاولەکێک کە بنووسیک لەبان ئەو کارەساتە و کە وەک خۆی باریگەی چمان هەو خۆی لەوەرە بێسا ئەوە ئەو شیوە کە شاعر توێنێک ئسفادە لە کتابەکان بکەیت و بەکێکی شاعر مامۆستا پرسیاری دیریم لێرە فەرموو جەنابەت وەتی دەن ئیمە چیمنە ئەو ئەزاداری ئەو شوونەی لە و حتمانیش لە شوون ئەوە گەوراترە و دیدن لە تەلەڤیزیۆن دید یاگەر لە حوسێنیان ناو شار لە خانەقین دیدن ئەو ئازاداری ئەو نەوحە خوێنستنە ئەیانە چه تەسیرێک لەلی داشتن وەختی بیدە شاعر یا مباس سوال ئەوەکەم وەرجەی بیدە شاعر ئەوانە دید وەختی بیدە شاعر ئەوانە کەفنە یانە چه تەسیری لە جەنابەت داشتن
بەلی مسیبەتە من کە دیمەسەی وەختی تەماشا کردم کە مردم سینە کوتی بوو ئازاداری کردێ بوو کە شعر شاعرەکان خوێندنە و منیش هەست کردم کە بڕەسمە نەتیجەیەک بتوێنم شعر بنووسم لەبان ئەهل بەیت و لەبان ئیمام حوسێین وەلی ئێمە هەر ئەوە نییە مەسەڵەن بایم شعر بنووسی من یا بایم سینە بکوتیم یا بایم خیر بکەم یاکو ئەڵەمی هەڵبێم لەبان ماڵەکە تەنیا ئەوە نییە ئیمە گەرەکە محاولەی ئەوە بکەیم کە لە ڕەوشەکەی ئیمام حوسێین فێر بی من نەبەس شاعر بشیم و یاکو ڕادوود بخوانێک کە کارەکانی و فعلەکانی ئێمە ئەسفادە لەوە بکەیم کە ئەو چ ڕەوشتی کردێ و چی ڕێ کردیا ئێمە باید بۆ جوورە ڕێ بکەیم حتما مامۆستا دەمت خۆش ئەمە مەبەستم ئیشم یعنی چەندی مصیبەت حوسێن خو هەر مینی دێ چونکە خدا سبحانه وتعالى ئەی چشتە نایە و بمینیت ئیمام حوسێن شهادەت هاوەرد تاگەر بمینی تا قەڵیە بمینێت تاگەر ئەو یادە و ئەو ڕوژە بمینێ خو گشتمان ژنەفتیمە کارێلە وەلی من بەستم ئەوەستا وەتن شاعر چشتە فرە مهمێگە ئەڕای دەیمومەی ئی مصیبەتە چونکە نەقڵ کێدن نەقڵ مصیبەت ئیمام حوسێن کێدن من متەلەقیم ژنەفم وەختی ئی چشتە ژنەفم ئەمینی دەیادم فشاعر دور فرە گەورای دەری لێ باوەتە و جەنابەت های دووەرمە لە ڕێیەت یا خلافی دیری وەربی نەخلاف نەیرم خۆ وەکو هەم ئەوڵی شوتمە یەک شاعر ئەگەر شاعر نەود و شاعرەکە دەور نیاشوگ و نەتوێنێک ئەی مەسیبەتە بکێگە شعر کە ڕادوو چە بخوێنێگە مەسەڵەن ڕاعەت تەمەشای دەم شاعر کە بزانانی شاعرە چوی هێنە هاوردێ و چوی بێکارەکەی لە دەم شاعرە و ڕادوو دواری گرێگ و خوێنیگەوەی کە ڕاستی شاعر یعنی هەن گەورای دیرێک یعنی دەور گەورای دیرێک لە ئیکارەیلا دەمت خۆش بوودن تەوزیح جوانی دایدن شاعر دەور مهمی دێرێدن ئیمەیش ئەڕای ئەوە لە جەنابەت داواکەین یەک شعرێکمان ڕامان بخۆنید و ئەڕای تەماشاکەری لە کەناڵە ئیشراق ئاسمانی بەڵێ بەسەر چاو چەوت خۆش یە شعری خۆنی من ئەیە لەبان مەسیبەت کەربەلا و لەبان ئەهل البەیت و لەبان ڕەسوول الله نووسان مەسەی چونکە هەر لە ئەوەڵەوە خۆدا زانین ئازیزترین کەس لە ڕووی سەرزەمین ڕەسوول الله بی حتما صلی الله علیه وسلم خۆدا وەختی نا بنچینەی جەهان هەفت زەو خەڵق کرد و هەفتیش ئاسمان ئازیزترین کەس لە ڕووی سەرزەمین نەبی محەممەد بی خاتم مرسەلین ئەو قرە ئەزیز بی ڕەسوول نازار حەزرەت جبرائیل ئەڕای هاتەو خوارد کەس جوور نەبی نەوی لە زەوی و ئاسمان خۆدا خۆی قورئان ئەڕایدا وەزان هەرچی فتوادا باوەڕ نەکردن تا قەتڵ و قوتوڵ ئەوڵادی کردن شمر و هەرمڵا کافرەی بیدینەی دەست ئەباس بڕین و سەر ئیمام حوسێین وەبان سەر بڕین هەموو ئاز ناوردن وەژیر لە قەی ئەسپ وردەیان کردن ماڵ و مناڵیان کردن قەتڵ و ئام سەر نازار حوسێین بردنە ئێڕا شام نازار دڵ نەبی ئیمام حوسێن دی لە دەشت کەربەلا کوێنی کەوتەوڕی کوڕە عەلی بی حەیدەر کەڕار دووسە ئیسلام بی خاوەن زەوفەقار داگی فاتمە بی باوکی حەیدەر بی خۆ نزیکتر کەس لە پەیغەمبەر بی زەنجیر کوتین و هەم دەیم لە سینا ئەڕا ئەو ڕوژە فەرە حەزینە دەمت خۆش بەڵێ عەزیزە دڵە پەیغەمبەر ئیمام حوسێن لە کەربەلا ئێ کاروساتەوە سەرهات مامۆستا عەبدولکەریم چیمە ناوبەڕێک و لە دوای ناوبەڕە تەواوکەی من تەماشاکەری لە ئەزیز چیمە ناوبەڕێک و تێمە و ڕادان چاوەڕێمان بوون ناڵێنا دڵمی بخەر وەناڵێ وایە سەبا تەماشاکەری لە ئەزیز جارتر هاتیمەوە لە ناوبەڕێک و پرسیارێک لە مامۆستا عەبدولکەریم دیری من فەرموو مامۆستا عەبدولکەریم نووسانە شعر لە باوەت ئیمام حوسێن و مصیبەت کەربەلا ئاسانە یان سەختە والله هەم ئاسانە هەم سەختە ئەرا یەکێک کە خوێنەسوی و مەسیبەتەکەیان کە خاص بزانی شوونە توانی وەسەهولە لەبانیان شعر بشێ و پارێگەی کە بزانی مەسیبەتەکەیان چوون بیە
بەزەڕایەکی مەثلەن نەخۆنە سوێگە مەسیبەتەکان چوبیا بەڵێ سعوبەت دیرێک کەمێک گەڕای سعبە چونکە نێزانی مەسیبەتەکان چوبیا و مەسیبەت ئیمام حوسێنیش نێو بۆ کەیفوات زیایەکەمە پێ بکەیت کە چشتی بێ لەوان ئەو شتە بشی واقع بوو بەڵێ مامۆستا عەبدولکەریم جەناب ئشار دەڕێت شتی مهمی کرێ ڕێز زیادە و نقصان ئیمە ژنەفی من ساڵهای ساڵ باسە ئیمام حوسێن کەن و مصیبەت کاربەلاکەن اعتقاد الشخصية زايو كم كفيدتي لنقل أو أحداثتين لو الرداويلتين زايو كم كفيدتي يعني أوانك شنبان من بروق سكن حق إمام حسين دانا جايز نقل والسوري بكان حقي بخون نا إمام حسين حقي ندري ما أولش بو بيشكي وتما بين وتم إمام حسين ما هرشي قرايب كمن جاري كان حق نيم ندسيو چونکە ئیمە مەثڵەن بشێت خۆت کەمی شەکەت کەیت ئەو سەر خۆی داسە بڕیانە و حەق ئیمام حوسێن نەدیرێک و بشم حەقی بتوێنن بێنە و نە ئیمە نەڕادود نەغێر ڕادود نێتوێن حەقەکەی بێنەوە وەلاکن دی ئەلەی شک لەسا هەر کەسی وەگورەی توانای خۆی تووشێک و بەڵی زیاوکەمیش حالەتی نییە زیاوکەم لەتینەوەت یعنی ئەگەر زیاوکەم لەتینەوت هەنەگەت جفت نێتێ باەتە کەمێک زیاوکەم بخەنەتی ولی نە زیاوکەمی مەثڵەن لە حەد دەربشوو وەکو شوژی تامخوای بکەیت کەمی ئەو شک لەسا بەڵێ ئەو تامخوایشە ئەڕای بەعزی جارێک وەکار تێدە استفادە لێ بکەیت خەڵک استفادە لێ بکەیت وەلێ ئەحداث مێژوو یا تاریخ نەگۆڕن لە لێ تاریخەرە نەگوڕ ئەیە چشتە خەتەر یا خەتای فرە گەورایگە ئەگەر وە تاریخ بازی کریا تاریخ بازی و پێ نەکرێ حتمما ئیمە تاریخمان دایما دژمن نووسارێ جا دژمن تاریخ بنووسیدن چشتە فرە خەتەرێگە یا خەتای فرە گەورایگە چونکە دی کەم و کورتی وەکێف خۆی نووسید و هیچ چشتە باوەڕ بکە واقعە تەغیر بکێدن ئیمە باسە کە خەڵکی و کە گوشتەکنەیل بڕستنە حەقیقەتێک دایمان مینە بکەن بزان حەقیقەت شۆڕەش ئیمام حوسێن چی بی و چی کریا مامۆستا ئیسە تێمە و ئەڕێ جەنابەت بەڵێ ئەڕێ نەوحە نووسانیدا ڕێ ئیسە شتەکان ڕادود ئیمە زەمان خۆمە تێپان نەوحە خوۆن ئەڕێ ڕەوادی نووسانیدا بەڕێخەن نووسانمە بەس ئیمساڵ نەنووسانەوە ڕاستی ساڵی لە چێن بیشین گۆزار پێشەکەی وە لە ئەوساژگوتمەوەتە من نووسان مەسەی نێزانم ئیسا ئەو کتابمە کەوتی سەکوورە بەدامەسە مەلەکەریم لە لی مەلا ئەمێرەوە خێدامەسەبی مەلای تر دیرمەساوکە جەماعەت خۆمانە نەوزاد و جعفر کوڕم ئەیە دائیمەن دامەسەپیان کە خۆنەسنەسێ وە زوان خۆمانە زوان کاڵ هەڕێگەی خۆمان لەمان ئیمام حوسێن و ئەهلی البەیت شعر دامەسەپیان و خۆنەسنەسێ مامۆستا یەک چیت فرە گرنگی و مهمە ئیکارە ئەڕای نووساننە شعر لە باوات ئیمام حوسێن و زاراوەی کەڵهڕی چونکە ئیمە دیری بن فرە لە نەوحە خوێنەی دایەمەن شکات یاگەر هەست وە قسووری کەن لێ ناحیەوە دونی فرە داواکەن ئێ شعرەی لە و لە کتابەی لە قەدیمیش نەڕەسیێسە دەستمان نەڕێ دەست ئێ نەوحە خوێنەی لە چ شتێک لێ باوەتە کە بخۆنێنەیان دایەمەن ئیشن کەمە ئیمە شعر توای من تاگەر چشتی تازە بودن خو فقط نیوت هەر لەبان ئەوە بمینن ئەو شعرەی قەدیمە کە خەڵکی گشتی دی ژنەفتەسە گوش داسەکە چوان چشتەی لێ تازە بودن چشتەی لێ یەک جوانبێک لێ واقعە نەوەتیایدن تاگەر ئەوانیش بکەنێ نەوحە یە چشت مهم من داوا لە جەناب دوو لە گشت شاعرەی کەم لە خلال ئی شاشەی قەنات ئشراقە ئەڕای شاعرەی ئەزیزمان بنووسنە ڕای ئیمام حوسێن چونکە وەکو مامۆستا عەبدولکەریم وت ئەو گیان خوێ فدا کردووە ئیسلام ئیمە لە باش شەکەت خۆمان بکەیم و چ شتێک ڕای ئیمام حوسێن و واقعی کەربەلا بنووسی من بەڵێ مامۆستا غەریبی بێکەس تەنیایی دژمن فرە ڕەفیقەی کەم چه هەستی دێ دەپیت هیچ شتەی لە توام فکر ئەیە بکەیدن فکر ئیمام حوسێن بکەیت چی تەنیا بوو چی هەوادارەی کەم بوون دژمنی فرە بوو غەریب بوو ئەیەوە هەستە شاعر توام جەنابەت باسی بوو ئیمام حوسێن خۆی زانستیای لەورە شەهید بوو ئیمام حوسێن مردم وەختی ڕاست جەنگ و کەس ئایل و مایلوە لە نێو ئیمام حوسێن گشتی هاورد
ئەهل خۆی گشتی هاورد بەرای خۆی گشتی هاورد کوڕ خۆی گشتی هاورد خۆشی وەلی و هات کە زانست ئیمام حسین تێرەوە شەهید بوو مەسیبەت ئیمام حسین لە یادە و نەچوو تا بتوای لە یادە نەچوو بەرا لەوە چەوت شەهید بوو ئیبرا لەوە چەوت شەهید بوو ئەوە کە شەهید بوو کوڕ و خۆ لەوە چەوت شەهید بوو تعدا لە لید بکرێ مەسیبەت ئیمام حسین نادرە لە فکر و نیەچوو مەسیبەت ئیمام حسین بەستی ئیمام حسین خۆی ئەوەی بوتمە پێیت شەخص بەسیتی نەوەی خۆی زانست ئەی کارەسەتە تێگە سەری بەس لەبان دین ئیسلام خۆی دین ئیسلام تواست و ئاخرەت تواست ئیمام حسین سەر خۆیدا بڕیانە و وتیا ئەگەر من سەر منەوڕێک دینە ئیسلام ئەستقرار نیەگری باەت وە سەر بڕیان من و ئەهل البەیت من گشتی شەهید بوون دینە ئیسلام بەرقرار بوو ئەوە تا ئیمڕوو 1400 نظام 40 ساڵە تا ئیسا هەر مردم سینە کوتی بوو و یەقینەن تا ڕووی قیامەتیش ئەگەر دوو نەفەلبان زەوی ببینێک یەک لەلیان تعزیە ئیمام حسین دانێک و هەرمینێک یە قسەی پەیغەمبەری صلی الله علیه و آله وت کوشتنە ئیمام حسین دەیمومەی ئیسلامە ئیمام حسین ئەگەر مەطمەح دنیای بێهاشتا وەکو ئەو معسکەرەکەی ئیشیدن معسکەر یەزید وت ئیمام حسین مطالبە یاگەر داوای حکم کرد ئەگەر ئیمام حسین هەدەفی حکم بیاتە ئێڵ و خیزان و مناڵی و خۆیان ناوردە ڕێی کەربەلا ئیمام حسین ها زانستی تێدن لە کەربەلا کوشیێدن شەهید بوون دەمت خۆش مامۆستا تواسم دەورە برا ئەڕام باس بکەیت ئیمام حسین برایلی وەلیابوون لە کەربەلا حەزرەتە عەباس ڕایەی ئیمام حسین هەڵگرت چی دەوری دیدن لە کەربەلا یاوە هەستە شاعر باسکەم ئیمام حسین عەلەیهی سەلام حەزرەتە عەباس ئەوە بیا حەزرەت عەباس مهم بی هەندێک نەوی بێشید یەک بەتەڵ بەسیتی بی حەزرەت عەباس لە شمشیر وەشانن تقریبا هاومەقابل ئیمام عەلی بی لە بەشیر وەشانن و لە جەنگکردن لە گشتی جەنگەکان شوون دەستی بی ئەوە بیا بەلە ئەوسا ئیمام حسین شەهید بوو ئەو گیان خۆی فدا کرد چی ئاوبارێک ئەڕا مناڵەی کە لە شەهید نەونێتیانگیە و گیان خۆی فدا کرد و چیەبان ئابەگەوە بێدانەلی دەستی بڕین ئیدەفدانەلی دەسەکەی بڕین بە وەختی ئیمام حسین حەزرەت عەباس شەهید بی ئیمام حسین هەساو کە دی پشتی شکیا هەساو کە بەتەڵ گەوراگەی لە دەستی چی شەهید بی فدی تەسەسل یاکان گشتمان ژنەفتی مەسێ و گشتی ڕادودەگان و باسی کردنەوە و لە گشتی کتابەکانیش نووسایە دائما تەسەسل یەکەیەکە پێشتیان شەهید بین ئەوێ تا ئاخر چیش خۆشی شەهیدکردن و هەزاران سەڵام لە گیانە پاکی مامۆستا وەکو جەنابەت ئشارەت کردیدن ئیمە کەربەلا دەرس دێدە پیمان وەرجەیە حڕ بن یەزید الڕیاحی بادوە المعسكر ئیمام حوسێنە لە دەم ڕیەکە و گردن ئیمام حوسێن لە بان مەشر ئاوەگە بی جێشە حڕ تێنییان بی ئیمام حوسێن مەجال و زانست ئەیان هاتنە ڕێی لە لێ بۆڕن مەجالدا پێر ئاو بخۆن عکس ئەی کارە عوبەیدەڵڵا بن زیاد اللەعین ئەو لە ئیمام حوسێن بڕی لێ مووقفت چە درست بوو دەڕات چ دەرسی داپیمان ئیمام حوسێن ئیمام حوسێن توێنست منە حڕ بکە حڕ جاری وەل ئیمام حوسێنان نەوی توێنست منعی لە ئاو بکێدن منعی نەکرد ئاودا خۆی و جێشی و ئی جێش ئەو وەختە دژمنی بی چە تواس و کارەمامەکە ئیمام حوسێن من لە پیشەکی هەم وتم پیدان وتم ئیمەت گەرەکە تربیەت ئیمام حوسێن و کار بێ پیشەکی هەم وتمەی ئیمام حوسێن ئەگەر ئاونەیەتەکە پیان هەر وەختە چین وای گردن جارێکەکە ڕوبان شێتەکە نەڕەسینا یانە هەر لەورەتیان گێو مردن ئەوە بێ ئاودا پیان و وتی ئاوەکە فەرەمارشن وا کەمەکەم بخۆنێت تا بەشیان بکەیەک ئەوە بێت لێت چی لەورە شەر وە لێو بکەیەک کە وەختی ئاوداپیان جەنگ لێو نەکەن وتن ئیوە وەلا ڕێ و ڕێ بکەن ئیمە وەیلاوە تا ڕەسینە ئەو شوونە کە لەورە دیوتن لێ زیاتر قبول نەکەن بشید فئیمام حوسێن وەکو زدی بین دژمنی بین هێشتیان ئاو بخۆن بەس ئەوان تەماشا بکە ڕەحم ئەی تەماشا بکە و ڕەحم ئەوان تەماشا بکە ئەیە فەرقە ئەیە فەرقە هالێرە فەرقە ئیمامە وەگەردە ئینسان ئامێک ئیمانی و ئیسلام کەم بوودن دەمت خۆش مامۆستا کام مووقف فرە تەسیر لە جەنابەت کرد و بابیشم لە خەڵکیش لە واقعی کەربەلا مووقفە فرە سەختێک لای جەنابدە و
والله موقف رسختي دائما كإمام حسين كوشو خوي دي موقف كان صعبي يكم ششت موقف جاي عبد الله وقتي حرملي لعين وهنا داللي كم منال بريعة منال ذنبي شاس مثلا منال شمشيري هالبقري منال شير كيك منال شير خواريغا منال شير خوار فرز أحمد اللي ور شود منال خود وأولاد خود اللي ور شود لوا خيني ورشي بل سري وريو أول موقف فرسعبي قال لا منو ودو موقف دان لحضرة عباس أويش حاوشي وسط تقريبا أيدو موقفها لا منو لقشتي صعب ترى السلام خدا اللي بود ما مستا عبد الكريم دمو نفست خوش يسد دواي الشعري لجنابة كيمن أجر شني بلي شعرهم هم تقريبا تكميلي أو شعري ترى وانسر إيماء الراية لخمان دايما تاريخ إسلام تازه وكين يزيد كافر بعقل ونفام سر إمام حسين تواسي لشام خوي شيخا زانس يقر عليا للدنيا وآخر دي للينيا كر عليا وجد رسول الله يزيد النفام فتوى قتل دا كي علم زي زانست همهن آسمان كي خوار لما غرب هاورد وبان يزيد نزانست لعنة هاشوني تا روج الشخصي لبان زوميني لدنيا روشن شون قورينيا لآخرتش هر جهنم جيا خو إمام حسين زانين كركيا مشرق تا مغرب بلالينيا راس أو شهيد بي ناوي هر مايا أو تاريخ عراء إسلام دانايا زانن لعلمه لحقيقتي ملايين تيان وزيارتي خاكاقي أرا تورك بني خور شمر هاكو نشان بني خور شمر هاكو نشان بني باش بلي قورينية وهي تاريخه بايس بشيده وحقيقته دمو نفس خوش ما مستا عبد الكريم ويشو هاتما كتاب برنامج كمان دس خوشي لجنابة كم امي دوارم جارة ريكو بقري منو وباس شعر وشعري بكي ممنون جناب من يجلس خوشي لجنابة كمو لكن على قدانو لاي برادري لا كالواش شكت بون الرأي إمام حسين هات نصر رأيرا كوراسي كان على قدان بيشاكي هم وتمي سرمان برس كرديو دس خوشي لان كيمنو فرم ممنون داني من كالوا خينا ورشو إيكاريلو إيمسيبيت إيمسايب إمام حسينا دستان خوش دمو دم نفست خوش تماشا كري العزيز هاتي ما كتاب برنامج كمان دس خوشي لما مستاكمون لأيوي العزيز امي دوارم كنستي من شوقي بخي مبانا مصيبة إمام حسين نخلال شاعري المان الرأي جاري ترك خدا حافظ برادان فرازقنا محرم هاتية ماني أزاي